لە لای کەسایەتێکی دیاری سنووری پارێزگای هەڵەبجەم ئەوش ئیبراهیم هەورامانیە نووسەر کە هەندێک وێنەی لەلایە چیرۆکی وێنەکان لە خۆی دەپرسم زانم ئەو وێنانەی لەکوێ بوو و چەند وێنەن کە باز لە ئەو مەرگە سات و کاتی کیمیابارانەکەی پارێزگای هەڵەبجە دەکات بزانام وێنەکانی لەکوێ هێنا و لە لای کێ ئەم وێنانی دەستکەوتووە و چۆن تا ئێستا پارێزگاری لێکردو بەتەما ئەم وێنانە چی لێ بکات ئەچینە لای خۆی و زانێر زیاتر لە خۆی وەرەگری. کاگەورەمە سڵاو لەبێت هەندێک وێنەت بڵاو کردوتەوە ئەو وێنانت لەکوێ دەستکەوتون؟ من لە کاتی بەدواداچوون و کارکردنم لە مەجای دۆسی کیمیابارانی هەڵەبجە بە تایبەت زیندووکردنەوە و ساختکردنەوەی ئەو وێنانەی کە لە کاتی ئەنجامدانی تاوانەکان گیرا بوون سەردانی وڵاتی ئێرانم کرد چەند ڕۆژنامە فۆتۆگرافەرێکم ناسی و دیداری ڕۆژنامە نووسین لەگەڵ ئەنجاممان یەکێک لەو فۆتۆگرافەرانە فۆتۆگرافەری ناسرا و سعیدی سادقیە. من توانیم بۆ پرۆژەی کتێبێک دیدار و چاوپێکەوتنی لەگەڵا بکەم بە چەند جارێک نەک بە یەک جار دوو جاران لە ئێران قسە باسمان لەگەڵ دەکا کرد و دوو جاریش لە هەڵەبجە هاتەوە کە لێرە بوون یەکتریمان بینی توانیمان کۆمەڵێک وێنەی لێوەربگرین لە ئەوەی کە سوودی لێ هەبێ بۆ کتێبەکان بەڵام بەداخەوە تا ئێستا و نزیکەی 5-6 ساڵە بێ من ئەو پرۆژەیەم گەڵاڵە کردووە نەمتوانێت بخەمە سەر کاغز نازانەوەکەی چییە بۆیە پێم باش بوو لە یادی ئەم ساڵا کە قەرار نەبوو یاد بکرێتەوە و یادیش نەکرایەوە من وەکو واجبێکی خۆم لە ڕێی ڕۆژنامەی کوردستانی نوێ هەستام ژمارەیەک لەو وێنانەی کە بۆ کتێبەم ئامادەکردبوو بەڵاو نەکرابوونەوە لە ڕیپۆرتاژێکی وێنەیە بڵاومان کردەوە. وێنەکان چەندانە کاگەورەی؟ وەڵی من ناتوانم ژمارەی وێنەکان لای خۆم کەم دایان وێنن بەڵام هەندێکیان بڵاو نەبوونەتەوە بێژگەم لەم هەشتا حدودەن 12 وێنەی ترمان هەیە کە بڵاو نەبوونەتەوە ئینشەڵا ئەگەر خوا یار بێ و تەمەن باقی بێ کتێبەکەمان بە چاپگەیان نوێ بڵاوەکەینەوە بڵاوەکەنەوە. کاگەورەمان ئەم وێنانە تەنیا لە لای تۆ هەن لەگەڵ ئەو فۆتۆگرافەیە لە لایکی دیکەش ئەم وێنانە من تەسەور ناکەم لە لای کەسی تر هەبێت چونکە ئەم وێنانە تایبەتە بۆ پرۆژەیە و لە لای خودی کاک سعیدی سادقیشەیە لای کاک سعیدی سادقیشەیە و ئەم وێنانە هەندێکیشیان لە ئەنجومەنی عکاسانی جەنگ و دیفاعی مقدس لە ئێران هەن کە ئەوە مەصدەری هەموو بەڵگەنامەکانە بەتایبەت بەڵگەنامەکانی شەڕی ئێران عێراق. وێنەکان هەمویان ئەو کاتەی کیمیابارانکردنی پارێزگای هەڵەبجەم چین؟ سعیدی سادقی لە گەڵ سوپای ئێرانیە هاتوۆتە ناو هەڵەبجەوە با بڵێن لە کاتی هێرشەکە لە هەڵەبجا بووە 15 لە هەڵەبجە بووە و لەگەڵ 16 لە هەڵەبجە بووە دواتر بەهۆی بەرکەوتەی ئەوەی شیمیایی بەرکەوتەوە گەڕاوەتەوە نەیتوانێەوە زۆر بمێنێتەوە بەڵام لە ئۆردوگاکانیشا لە باڵێن نەخۆشخانەکان و خەسەخانەکانی ئێرانیشان ڕسمشتی هەیە.